لە گۆڕانی ئامانجی شۆڕش و سەربەخۆیی و گەڕانەوە بوو بەرقاپی بەغدا. شۆڕش بۆ ئازادی و سەربەخۆیی کرا، کەچی هەموومان دەمانەوێت داگیر بکرێنەوە. کێ خەتابارە و کێ کوردی گەیان بەم بیرکردنەوە ترسناکە؟ لەوانەیە کەمنەتەوە هێندەی کورد ژیانی لەناو شۆڕش و قوربانی داندا بەسەر بردەبێت لە پێناو ئازادی و سەربەخۆییدا. نزیک بە سەدەیەک و دوای پەیماننامەی لۆزان، کورد وەک نەتەوەیەکی دابەشکراو بەسەر 4 وڵاتی جیاوازدا دەستی کردەوە با خەبات و شۆڕش. هەلومەرجی داگیرکاری تا ڕادێکی زۆر هەستی شۆڕشگێڕی پتەو کردبوو. ئەم پتەوی هەستی یەکبوونا دەرەنجامی چەندین شۆڕشی لێکەوتەوە. گرنگترینیان کۆماری مەهاباد و هەرێمی کوردستان بوو. نەتەوەیەک دوای ئەو هەموو مێژوو و قوربانی دانا گرنگترین شت بیکات دروستکردنی ناوەندێکە بۆ سڕینەوەی کاریگەریەکانی داگیرکاری لەسەر هاوڵاتیانی. ناوەندێک چەندە بێخی هەستی داگیرکاری دەسڕێتەوە، داهێندە نیشتیمانویستی و خاکویستی بکاتە کاری لە پێشینەی. بەڵام دەبێت بپرسین، ئەی بۆچی هەرێمی کوردستان دوای هەموو ئەو ماوەیە لەسەر بەخۆیی وەک قەوارەیەکی دەستوری شکستێکی هێندە گەورەی تۆمار کرد لەم ڕۆوە؟ لەم ڕۆژانەدا دوای ئەوەی هەرێم بە سەرکزی و ناتەبایی ناوخۆیەوە گەڕایەوە بەردەم بەغداد لە پاڵ بابەتی نەوت و داهاتی ناوخۆ کۆنتڕۆڵکردنی دەروازە و سەرچاوەکانی داهات، واپرسێکی دیکەی هەستیار و گرنگیش سەری هەڵداوە. ئەویش گەڕانەوەی دەستگای هەواڵگری نیشتیمانی عێراق بۆ کوردستان. با پێی پڕۆژە یاسایەک دەستگای هەواڵگری دەتوانێت هاوشێوەی ڕژێمی پێشوو لە هەموو شار و شارۆچکەیەک بنکە و بارەگای هەبێت و چالاکی بکات. ئەگەرچی هەرێم قەوارێکی دەستوریە، بەڵام دوجار لەگەڵ عێراق دەبێت هەماهەنگی ئەمنی و هەواڵگری هەبێت. ئەمە نەکراوە و یەکێتی و پارتی بە 2 دەستگای هەواڵگری و 2 دژە تیرۆر و 2 دەستگای ئاسایشەوە بە پەرش و بڵاویەوە نەیانتوانیوە ڕێگە لە هەر هەوڵێکی لەم شێوەیە بگرن، چونکە لا بنەڕەتدا ئەمانە بەجیا هەوڵی دروستکردنی پەیوەندیان داوە لەسەر بنەمای دەستگایەکی هەواڵگری یەکگرتووی نیشتیمانی نەکراوە. ئەماش بێگومان زیانێکی لەم شێوەیە دەبێت بۆ خۆیان و هەرێمەکەش. گەڕانەوەی ئەمنی نیشتیمانی عێراق ئەگەر سەردەمی ڕژێم کابوسێک بوو بێت، ئێستا لە سایی دەبڵ دەستگا ئەمنیەکانی ئەم 2 حیزبە سیاسی هەرێم بووە با مژدانەیەکی خۆش بۆ هاوڵاتیان. با کورتی ئەوەی بەرپرسانی هەرێم پێیان ناخۆش بێت، هاوڵاتی پێی خۆشە و ئەوەی ئەوانیش پێیان خۆش بێت، هاوڵاتیان دژایەتی دەکەن. هەمووشی دەرەنجامی گەندەڵی سیاسیەکانە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو. پرسیارەکە ئەوەیە، بۆچی هاوڵاتیان بەگشتی بەو پەڕی دڵخۆشیەوە پێشوازی لە هەر هەنگاوێکی عێراق دەکەن و هەرچی بەرپرسانی حکوومەت و هەرێمیش بیڵێن بە هاوسەنگی هیچی نەماوە بۆیان. آخر ئەوەی خەڵک قوربانی بۆدا ئەوە نەبوو کە چنیانەوە، ئەو خەونە گەورەیە نەبوو کە سەرکردەکان دەیاندا بە گوێی خەڵکدا. هێندە گەندەڵی دزی و تاڵانکاری لەم خاکە کرا، ڕۆژ بە ڕۆژ ویستی داگیرکاری لای خەڵک برەو دەسێنێت تا ئەوەی ئەگەر هەواڵی ڕادەستکردنی نەوتی هەرێم درا، خەڵک هێندە بە گەرم و گوڕیەوە پێشوازی لێکرد بۆ بە جێگای ڕامان. بەڵام هۆکار چییە؟ لە ڕاستیدا کێشە هەرە گەورەکە بەرپرسان و کاربەدەستانی هەرێم خۆیانن. زەمینەیەکی هێندە خراپیان ساز کردووە. مرۆڤ سەری سوور دەمێنێت بۆچی هێندە بێباکن بەرامبەر خاک و خەڵکەکەیان، کاتێک تۆ گرنگی بە هیچ بەرژەوەندیەکی هاوڵاتیانت نادەیت. ئاویش ئاوا لەلایەکی دیکەوە شەبەقێکی گەورە تێدەکات. بێگومان عێراق باش دەزانێت ئێستا هاوڵاتیانی هەرێم چەندە بێزارن لە سیاسی و حکوومەتەکەیان، بۆیە بە تەواویەوە بەرهێنانی تێدا دەکات و هەموو شارەکانی دەخاتە گەڕ بۆ سەر هەرێم. بەڵام بەرپرسیاری سەرەکی هەموو ئەمانە هەرێم خۆیەتی و خۆی زەمینەیەکی لەم شێوەیە ڕەخساندووە. هەر کاتێک مرۆڤ خواستی ئەوەی هەبوو داگیر بکرێت و پێشی دڵخۆش بێت، ئەوە بێگومان کێشە و نادات پەروەریەکی گەورە لەو گۆڕەدایە. دەبێت کاربەدەستانی هەرێم بە جددی و بۆ پەڕی بەرپرسیارێتەوە سەیری دۆخێکی لەم شێوەیە بکەن، نەوەک وەک باقی شتەکانی دیکە ئەمەش ببێتە دووبەرەکی و خەتابارکردنی یەکتری، چونکە خەتاباری سەرەکی هەمووتانن.